بەڵێ بەرەزان دیارە ئەمە لە چەند ڕۆژ ڕابردوو بینیمان کەوا هاوڵاتیانی هەرێمی کوردستان بە تەواوەتی تووشی ئەو گرفتە بوون کەوا لایەن کۆمپانیایە کە ڕاست پێدراوە لایەن حکومەتی هەرێمی کوردستان بۆ ئەوەی کەوا پێوەری ئاوی ماڵان ببەستێتن و دوای ئەوەی کەوا پێوەری ماڵەکانیان بەستا ئێمە بینیمان لە هەموو ماڵەکان بڕێک لە پارە وەرگیرا بە مەبەستی ئەوەی کەوا پێوەرەکەیان کڕیوە و کرێی ماندووبوونی بەستانەکەی. بەڵام دوای ئەوەی کەوا پێوەرەکەیان بەستا بە هیچ شێک نە لایەن کۆمپانیا و لایەن حکومەتی هەرێمی کوردستانەوە هاوڵاتیانیان ئاگادار نەکردەوە کەوا دەبی سەردانی کۆمپانیا بکەن بەستی ئیشتراکردنی ئەو پێوەرە لەگەڵ کۆمپانیا. دیار بەوەیە ئەوەی کە لە چەند ڕۆژ ڕابردوو بینیمان هاوڵاتیان پارێکی زۆریان بۆ هاتەوە لەسەر کرێی ئاوی ماڵان ئەوەش خۆی داهاتی گشتیە بەڵام ئەچینێ بەجێرێ ئەوەی کەوا کۆمپانیایەک هەرساوە بە سزادانی تەواوی بەشداربوانی ئاوی هەرێمی کوردستان کەوا دەگاتە هاوڵاتیان هەرێمی کوردستان. ئێمە وامان پێویست زانی کەوا بێ سکاڵایەک تۆمار بکەین لە ڕێی داواکاری گشتیەوە کەوا ئاگادار بکەینەوە ئەو حاڵەتە هەیە بەهۆی ئەوەی کەوا بەو شێوازەی کە کۆمپانیات هەڵسوکەوت دەکاتن سزادانی هەموو ماڵێک ماگانە بڕی 100,000 بۆ 80 بۆ 100,000 دیناری بۆ هەر ماڵێک داناوە. ئێمەش ئەوەی کە بینیمان کەوا لەو هەرێمە هیچ پێوەریشی چاودێری نییە کەوا کۆمپانیایەک ڕابست پێدرێت بێتن ئەمڕۆ کە بە حوڕیەتی خۆی سزای هاوڵاتیانی هەرێمی کوردستان لە هیچ یەکی دنیا و لە هیچ دەقەیاسایەک بوونی نییە کەوا هەیەکی تەنفیزی یاخود یەک لە وەزارەتە تەشکیلەکان یاخود تەنفیزیەکان بیتن بێ بڕیارێک دەربکاتن و هەر خۆشی جێبەجێ بکاتن. یعنی ئەوە بەڕاستی مایەی شەرمە لە بۆ حکومەتی هەرێمی کوردستان کۆمپانیایەک کە ئیش شەخصێکە بێتن سزای تەواوی هەرێمی هاوڵاتیانی هەرێمی کوردستان بدا بە سزایەکی دارایی. یعنی لێکوانە ئێمە بینیمان کەوا داواکاری گشتی هیچ ڕۆلێکی نەبوو، بینیمان کەوا ڕقابەی بە هیچ شێوەیەک ڕۆلی نەبوو. واروا پەرلەمانی کوردستان لە دوو کارەکەی خۆشی لەبیر چوویتەوە لە کاتی ئێستاە کارێکی دروستکردنی یاسایە کارێکی چاودێری وەدەهاتوونە. یعنی بە هیچ بە هەموو نوعاچیش لە کاتی ئێستا ڕێگری دەکرێت لە ڕێکخراوە کۆمەلگە مەدەنیەکان کەوا بەدەهاتوون بکەن کەوا کاری ئەساسییان بەدەهاتوونە. بۆیە پێویستمان زانی ئەمڕۆ داوایەک لە داواکاری گشتی تۆمار بکەین داوایان لێ بکەین کەوا بێن چاودێری بەدەهاتوون کە لەسەر ئەو حاڵەتێک کە هەیە خۆی ئەو داهاتەی ئەوە داهاتێکی گشتیە وەکو داهاتی نەوت و وەکو هەموو داهاتانێکەوە دەبی بگەڕێتەوە بۆ وەزارەتی دارایی و لە بۆ خەزێنەی حکوومەت بەڵام بەجێرێ ئەو بەدەهاتچوونەوە ئەو زانیارەی کە هەیتمان ئەو بڕەپارەیە وەکو سزاوە دەگیرێت دەچێتە جیرفانی تاکە کەسێکەوە خاوەنی کۆمپانیایە. ئێمەش ئەمڕۆکە لە داواکاریش داوامان نووسی و تاوەکو هاوڵاتیانی هەرێمی کوردستان لەو زروفە ناخۆشەی کە چەندین ساڵە بەسەری هاتووە کەوتۆتە ژێر چەترێکی دارایی ژیانێکی قورس بەسەر دەباتن بە پێویستمان زانی ئەمڕۆ کە ئێمە لە خەمخۆری هاوڵاتیانی هەرێمی کوردستان هەڵساین ئەو بابەتەمان ورژاند و لە داواکاری گشتی داوایەکمان ئاراستەیان کرد کەوا بێن ئەو هەموو زەحمەت و نەبوونی موچە و نەبوونی کارەبا و نەبوونی چەندین شتە و کەوا هاوڵاتیان تووشی بووینە لە کاتی ئێستاە ئەو حاڵەتەی کەوا ڕوبەڕووشمان دەکرێتەوە کە ئەمڕۆ زیادکردنی ئەو بڕەپارەیە یاخود سزادانی هاوڵاتیانە لە ڕێگەی کۆمپانیایەکەوە. ئێمە ئەگەر هاتوو هەر دەستەوەستان دابنیشین هەر کەسێک بێتە سزایش دارایمە بسەبێنێتن ئەمڕۆ سزای ئاوە بەیانی سزای کارەبا دوو بەیانی سزای غازە ئیتر بەو شێوازە ژیان لە هەرێمی کوردستان زۆر ئەستەم بووە.